سڵاوی خی گەورەتان لێبیتن لە پرسیارێکی تردا هاتینەوە لاتان ئەم هێمایی هاتسوێمان هەیە. پرسیارەکە دەڵێت wie müssen Sie sich bei diesem Verkehrszeichen verhalten لە کاتی بوونی ئەم هێمایە ئایا چۆن هەڵس و کەوت دەکەیت؟ وەڵامەکان یەکەمیان موگلیشست weit rechts fahren تا بتوانی دەستە ڕاستی خۆت بگری باشە دەستە ڕاستی خۆت بگری. دووەمیان vor der Kurve links blinken لێرەدا لەبەرەوەی لەسەر ڕێگاکە دەمێنیەوە ڕێگاکەی خۆت ناگۆڕی بۆیە پێویست ناکاتن ئیشارەتی پێ بکەی باشە کەواتە da du weiterhin auf der Fahrbahn bleibst und keinen Wechsel vornimmst, musst du auch nicht blinken. Ja, ئەوەی دووەمیان هەڵەیە. سێم Geschwindigkeit vor der Kurve vermindern. Auf jeden Fall خێراییەکەت پێشەوەی بگەیە لۆفەکەی خێراییەکەت کەم دەکەیەوە بۆ ئەوەی damit dein Auto nicht im Rutschen kommt oder ins Schleudern kommt. بەهەرحاڵ بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەت هەم لە ئەوەی دەرنەچی لە لۆفەکەی دەرنەچی لە ڕێگاکەی دەرنەچیتن و هەروەها هەمیش نەخزیتن. بەهەرحاڵ ئەوە دوو وەڵامە ڕاستەقینەکانن. سەرکەوتو سەرفراز بن لە دوعای خێر بێبەشمان مەکەن.